ئێمە بەڕاستی کە بێ ئیمکانیەتی خۆمان هەمان و سەرۆکایەتی هەیەتی ئێمە ئیمکانەتیشی مەحدودمانێ ناتوانین لە دەقەیەکە ئێمە بەڕاستی لەوە ناشارمە زیادەڕۆی زۆرە لە سلێمانیا و زیادەڕۆی زۆرە و تراکمی کردووە یعنی زیادەڕۆی کۆبووەتەوانێ و هی ئێستاژ هی ساڵانی پێشووترە ئێمە ئەو یاسایە زۆر وازەحە بە تایبەتی لە ساڵی 2010 ژمارە 3 کە دەرچووە چی زیادەڕۆی یەکرابێت سڵمان لە کەس نەکردوێتەوە هەنێشت لێ ناکرێت لێرەوە ئێمە دەستخێنە سەر هەنێشت بەڵام ئێمە چارەسەرمان کردو و هەنێ زیادەڕۆی کراوە خەڵکی زۆر گەورەشی لە پشتەوە بووە و پشتگیریان کردو بەڕاستی حکوومەت بە تایبەتی بە ڕێز کاقوبات و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە زۆنی سەوزە ئەگەر هەچ کەسێک قسە بکە لەوانەیە لۆمەی ئەوان بکە یاخود باسی ئەوان بکە لە پێش هەمیانەوە ئەو هەڤاڵە ئەو سێ کەسە بە کاقوبات و بە کاکپاڤێڵ و برادرانی ترەوە هەمیان پشتگیریان لێ کردوین کە بە هیچ شێوەیە لە هیچ کەسێکی قبوڵ ناکرێت لە هیچ کەسی ئێمە بەڵێنان پێین ئەگەر زیادەڕۆی لەمە دووەکرا بۆ شێوەیە بە هیچ شێوە ڕێیان پێ ناهێن چکە ئێمە بەڕاستی یاسایەکمان بەدەستەوەیە جنابی تاگاری تەوزیحم بۆ ئەمەی جنابی کە پرسیاری کرد یاسای ژمارە 3 ساڵی 2018 زۆر بەڕاشکاوانە باسی ئەوانەی کردو کە زیادەڕەوە بکەن چۆنیشی ئیجرا دەکرێت بەرامبەریان لە ساڵی 2018 تیمەکەی کاگاری بەڕێز کە سەرپەرشتی بەشی زیادەڕەویەکە بە بەردەوام ئیجراعاتی تەواوی کردو ئەگەر هەندێک کەسیش توانای ئەوەی نەبوو بێ کە هێزی بۆ بەرین سکاڵای یاساییمان لەسەری تۆمار کردووە ئێستا بێ و ئایندە بێ هەر ئیجرا دەکرێت بەرامبەری بەڵێ ئەتوانین ئیجراعات بکەین بەڵێ فەرموو